هەر یەکێک لەم کەسانە 40 بۆ 50 ساڵ پێش ئێستا لە زانکۆی سلێمانی دەیان خوێند و یەکەم بڕوانامەی خوێندنیان لە زانکۆکە بەدەستهێناوە. هەریەکەیان لە شارەکانی خوار و عێراق و دووبەی و ئەوروپا و شارەکانی تری کوردستانەوە هاتوونە تا سلێمانی و سەردانی زانکۆی سلێمانیان کرد. لە ساڵی 1970 کۆلێژی کشتتوکاڵی زانکۆی سلێمانیم تەواو کردووە و پەیوەندی بەردەوامم هەبوو لەگەڵ کۆلێژی کشتتوکاڵ و خێزانەکانمان لە سلێمانی لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان بەتایبەت خەڵکی سلێمانی لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە چاوپێکەوتنمان کردو. پاشان هاتین بۆ ئێرە، هاتین بۆ سلێمانی و زۆر بە باشی پێشوازیان لێکردین و چاومان کەوتەوە بە هاوڕێ کۆنەکانمان. هەر یەکە و هاوڕێکەی خۆی دەبینیەوە کە لە سەردەمی خوێندنی زانکۆ هاوپۆلی بوو. دەرچوێکی ساڵانی حەفتاکان لەگەڵ هاوڕێکانی سەردەمی خوێندنی زانکۆی بەیەک شاد بوونەوە. دڵخۆشە بەوەی کە ئەو هاوڕێیانەی بینیەوە کە زیاتر لە 40 ساڵانەی بینیوە بە چاوی فرمێسکیەوە باسی هەستی گەڕانەوە بۆ سەردەمی زانکۆ دەکات و دەکەوێتەوە بیری ساتی گەنجی. کۆبووینەوە بەیەکەوە هەم چوینەوە جامعە کۆنەکەی خۆمان بینی، پۆلەکانی خۆمانمان بینی، برادەرە کۆنەکانی خۆمانین وە هەبوو 42 ساڵ 43 ساڵە نەمان بینیون بینیمان بەڕاستی هەستێکی یعنی یەکسەرە گەڕێتەوە بۆ تەمەنی قوتابێتی، یعنی جوڵە جوڵ و شتەکانی قوتابێتی تیا دروستە بێتەوە لە خۆتەوە بەبێەوەی بەخۆ بزانی، یعنی ئەبیتەوە بەتەلەبە لەبەرەوە کاو دەم بۆ چاوانە بینی هەست ناکەی تەمەەن ڕۆیەوە وازانی ئەو ڕۆژەیەکە بەیەکەوە بوون. ئەوە هەستێکی زۆر خۆش بوو بۆ هەموو ئەوانێکە. زانکۆی سلێمانی کە لە ساڵی 1968ەوە دامەزرا، یەکەم گروپیان لە زانکۆی سلێمانی لە بەشە جیاوازەکان دەستیان بە خوێندن کردو لە دوای 4 ساڵ و لە ساڵی 1972 بڕوانامەیان بەدەستێنا لە زانکۆکە. ئەم کەسانی کە هاتون بەڕێزانە کە لە خەریج ساڵی 72 تەخەڕوجی کوبیانی ئێستا 50 ساڵە بەسەر تەخەڕوجیە و اینجا دوای ئەوانەی تریش حساب بکات تا 81. هەموو کولیەکان جۆرا و جۆرە و بەشەکانی جۆرا و جۆرە لەبەر ئەوە تەقییدمان نەکردو بۆ کولیەکە و ساڵەکانی جۆرا و جۆرە، یعنی مەسەلەن تەخەڕوجی تایە ساڵی 72 و منیتیام ساڵی 79 و 81کیشی تایە. کۆبوونەوەی زیاتر لە 150 دەرچووی 40 بۆ 50 ساڵ پێش ئێستا بۆ یەکەم جارە ڕوودەدات. وەک سەرپەرشتیاری چالاکیەکەش دەڵێت بۆ ساڵانی داهاتوش بەردەوام دەبن لەم کۆبوونەوانە و بەیەکگەیاندنەوەی هاوڕێ و هاوپۆلەکان بە یەکتر. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.